هاوڵاتیانی بەڕێز و خۆشەویست کوردستانیان دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان وەک ئاگادارن چەند ڕۆژێکی تر هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق بڕێوە دەچێ و کۆمەڵێک حزب و کەسایەتی کوردستانی خۆیان بۆ ئەم هەڵبژاردنە بربژێر کردووە. بۆیە ئێمە وەک یەکێتی پەرلەمانتارانی کوردستان لە سەونگەی هەستکردن بە بەرپرسیارەتی و جێبەجێکردنی ئەرکی سەرشانمان وەک ڕێکخراوێکی شەربەخۆ داوا لە هەموو دەنگدەرانی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان دەکەین کە بە جۆش و خڕۆشەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان وەک مافێکی ڕەوا و سەرەتایی خۆیان و ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیی چارەنووساز دەنگ بەو کاندیدە بدەن کە خۆتان دەتانەوێ جا ئەو کاندیدا سەر بە هەر حزب و لایەنێکی کوردستانی بێت بۆ ئەوەی سەنجی کورد لەو شوێنانە وەک خۆی دەرکەوێ و بێگومان دەنگێک زۆرە و هەزاران دەنجیش کەمە. ئێمە لە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان کە سەر بە هیچ حزب و لایەنێک نین پەرۆشین کوردستانیان سەرکەون لامان گرنگ نییە کام حزب و لایەن کورسی زۆریان کەمتر بێنێ هەر بۆیەش لامان گرنگە و داوا دەکەین هەموو دەنگدەران لەو هەڵبژاردنەدا بەشدار بن. سوپاس و پێزانینمان ئاراستەی یەکە بە یەکەتان دەکەین.